بینەی نەخۆشخانە سەدقەرەوێ لە تەواو نەکراوەکەی شاری کەلارە. چالاکانی مەدەنی لە سنوورەکە بۆ ساڵێکی دیکەش کەمپینی بەڵێ بۆ تەواوکردنی نەخۆشخانەی سەدقەرەوێڵەی کەلاریان ڕاگەیاند. چالاکانی مەدەنی دەڵێن بە مەبەست لەلایەن دەسەڵاتەوە کەرتی گشتی پشتگوێ خراوە. خەڵکی ئازادیخوازی گەرمیان مافی دەسڕاگەیشتن بە خزمەتگوزاریە تەندروستیەکان سادەترین و سەرەتاییترین مافن بۆ هاونیشتمانیەک. هەر بۆیە ئەرکی بەرپرسیارەتی هەر دەسەڵات و حکوومەتێکە ئەم مافە بە هاوڵاتیانی ژێردەسەڵاتی خۆی فراهەم کات. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بە بەرنامە و بە مەبەستەوە کەرتە تەندروستیە گشتی و حکوومیەکان گەندەڵ کراون، پشتگوێ خراون و پێویستی و خزمەتگوزاریەکانی کەم کراوەتەوە. زیاد 10 ساڵە ئەم نەخۆشخانەیە بەردی بناغی دانراوە، بەڵام حکوومەت سز بووە لە تەواوکردنی و کارکردنی تێدا ڕاگەاندووە. ئەمەش وەکو کۆمەڵێک گەنجی خەمخۆر و چالاکی ناوچەکە هەستمان بە بەرپرسیارەتی کردووە لە خەمی خەڵکدا لە ئێستا بەرەو هەڵبژاردنێک کە ڕۆین ویستمان حزبەکان بخێنە ژێر فشارێکی جددیەوە بۆ ئەوەی هیچ نەبێ ئەم هەلە بقۆزنەوەی ئێمە لە پێناو خەڵکی ناوچەکەیە ئەم نەخۆشخانە سەدقەرەوێڵەیە تەواو بکەن. نەخۆشخانەکە لە ساڵی 2014 بە بیانووی قەیرانی دارایی کارکردن تێدا ڕاگیراوە. تەنها لە سەداسی کارەکانی تەواو کراوە. ئەرکی تەواوکردنی پرۆژەکە بە کۆمپانیایەکی تورکی درابوو کە لە ئێستادا ئەو کۆمپانیای لە هەرێمی کوردستاندا نەماوە. چالاکێکی مەدەنیش لەو بارەیەوە دەڵێت گەرمیان داهاتێکی ناوخۆی زۆری هەیە بۆ تەواوکردنی پرۆژەکە، بەڵام سوودی بۆ خەڵکەکەی نییە. بەردەوامین لەسەر ئەم کەمپینە تاوەکو ئەگەین بە ئامانجەکەی خۆمانەوەیەکەوە ئەم نەخۆشخانە سەدقەرەوێڵە تەواو بێت، چونکە بەڕاستی ڕێگای مەرگی کەلار سلێمانی ڕۆژانە جەرگی مناڵەکانمان، گەنجەکانمان، خەڵکەکانمان ئەسووتێ بەهۆی چیوە؟ بەهۆی ئەو ڕێگاوە بۆ نەخۆشخانەی سلێمانی. ئەمەش کاریگەری دروستکردە لەسەرەوەی کە خەڵکی ئێمە تەواو یەئسی ئاوردە بێ هیوا بووە. زۆرترین داهات لە گەرمیانەیە، زۆرترین بەرهەمی ناوخۆیمانەیە، بەڵام بەداخەوە خۆمان سوودمان لێ نەبین. ساڵی 2012 لەلایەن سەرۆکی ئەو کاتی حکوومەتی هەرێمەوە بەردی بناغی نەخۆشخانەی سەدقەرەوێڵەی کەلارداندا. بودجەی تەرخانکراوی پرۆژەکەش 17 ملیار دینار بوو، بڕیار بوو لە ماوەی 2 ساڵدا تەواو بکرێت. بەڵام 12 ساڵ تێپەڕیەوە سەر و ڕایگرنگی نەخۆشخانەکە بۆ ناوچەکە کارکردن تێدا وەستا و ئەو بۆشایە تەندروستی کە لە ناوچەکەدا هەبوو خۆی ماوەتەوە و چارەسەر نەکراوە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.